ئەو کاتە کە لە ساڵی 1992 لە زانکۆی سەلاحەدین لە بەشی ئەندازیاری وەرگیرە ئەوە بوو زیاتر وەکو چۆن بڵێ یەکترناسینە ڕوویە لە بینی من و کاک بەڵند قەرداغی برای هونەرمەندی گۆرانی بێژی بەڕێز کاک دیاری قەرداغی هونەرمەندی زۆر بەڕێز و دەنگخۆش و بەزەوق و بەسەلیقە ئەگەر بمانەوێت لەوەش زیاتر بڵێن برازای هونەرمەند کاک ئەنوور قەرداغی بەڵێ ئەو بوو مامۆستا ئەنوور قەرداغی بەڵێ کاک بەڵند زۆر یارمەتیام چ لە ئاهەنگە سەرەتایەکان یاخود بڵێن شتی بەسی دۆکو ئاهەنگی یەکترناسین ڕوویە لە کۆلێژی ئەندازیاری زۆربەی ئاهەنگەکانمان سازەکرد بەیەکەوە من و کاک بەڵند یارمەتێکی زۆریە حەزەکەم لێرە زۆر سوپاس و ڕێزی بێپانی خۆم بگەێنم بە کاک بەڵند قەرداغی هاوڕێیەکی زۆر تا بڵێ دڵسۆز و خۆشەویستی چی بۆ تۆ ئەمە دەکرد ئاوازێک شتێک تیپی مۆسیقای زانکۆماندایەنە لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر لە ساڵی 93 بەڵێ 9 ساڵەمە بەر بەڵێ یەکێک لە ئاوازانی کە بۆیە داێنام ئاوازی مەستی خەیاڵ بوو هەروەها تۆزە ئاوا نمونونەکەی چی بوو بۆرە ببۆرە مندا ئازاتە دەدەم تۆنەکە دووری لە من خستەوە بێسەبەبێک یاری من باری خودایە کە تۆ بگرێ سەبەب کاری من مەستی خەیاڵی لحظة جميلي شاع دوجمني خوني خوا دي دايبي داري ما مروي شاعري بريز ونمر ما مستنى لي بو تامي حجاز بو من دهات حجاز بو وام بزانم هاوند بوو بەڵێ حج لەنی هیچ تامی حجاز تێدا نەبوو تۆ وجدانتان نزیکە نەهاوند و حیجازتوان بڵێ نزیکە مشکلن تۆز باشە قبولەکەم کاکە من تەسلیم بوو من هەڵام کرد بەڵام تامی حجازی تێدا بوو شوشتەری